ناوەندی ڕەهەند ئەمڕۆ دوو کتێبی نوێی ڕۆماننووس بەختیار عەلی بڵاو کردەوە کە دوو کتێبی نوێی نووسەر و ڕۆماننووس بەختیار عەلین کە تیایدا چەندین بابەتی تێدایە کە بابەتەکان زیاتر ڕخنەین و زۆر بابەتی تایە لەوانە پەیوەندی نێوان ئابووری و زانست و ئەخلاق لە کۆمەڵگای بێبەرهەمدا، هەروەها شانۆی ئایدۆلۆژیای میدیا و ڕۆژنامەگەری وەک شوێنی نمایش و هەروەها ئەدەب و فاشیزم. بێگومان ئەمانە بەشێکن لەو بابەتێک کە من ئاماژەم پێکرد کە لە هەردوو کتێبەکەی نووسەر بەختیار عەلیدا لەو دوو کتێبەدا باس کراوە. دوو کتێبی نووسەر و ڕۆژنامەنووس بەختیار عەلی بڵاو کراوەتەوە ناوەندی ڕەهەند. دوو کتێبی نووسەر و ڕۆماننووس بەختیار عەلی بڵاوەکاتەوە و یەکەمیان نوێترین کتێبی تیۆری نووسەرە بە ناوی زنجیرەکانی دۆن کیشۆت و دووەمیان کتێبی وەک باڵندەی ناو جەنگەڵە ترسناکەکانە کە زنجیرەی دووەمی بەرهەمە تیۆریەکانی نووسەرە و دەربارەی پرسی ڕۆمان، شیعر، حەقیقەت دەدوێت.